لە زمانی ئەم پرۆژێ لابردنی نزیکەی 60 دوکان هەیە کە شەقامی بەرلەم حەدیقەکە فراوان دەکرێت و سیمایەکی جوان بە منتیقەکە دەبەخشێت. تێچووی ئەم پرۆژەیە بە کۆی ملحقاتەکانێتی هەم ئاوەڕۆ و جادە و بانی دەوری پارکەکە و پارکەش حدودی نزیکەی 200 ملیۆن دینارە. داهاتی بودجێ ئەم پرۆژەیەش لەسەر داهاتی خانۆ بێتاپۆکان کە لە ساڵی 2018 بە بڕیاری بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت بڕیاری تاپۆکردنی خانۆ بێتاپۆکان ئەوانەی کە لەگەڵ هاودژنین لەگەڵ نەخشەی بنەڕەتی شارەکە تاپۆ دەکرێن و داهاتەکەش بۆ ڕاستەخۆ بۆ شارەکە سەرف دەکرێتەوە.